ئەڤە ئاوارن شنگالن ئەش بەر ڕەوشە خراپەت ناوا کەمپەدە و کێمبوونە هاریکاریان ڕێکخراوە و ji bo bijêwê jiyana xwe û zarokên xwe rûl çandiniyekî ne û mal û çadrên xwe jî bîne ser bistanaya. هەموو تێنە سەر بوستانە عیشەت نینە شغڵێکی دی نینە کەس نینە شغل دەرەکی شغل نینە بکن بەس شغڵی بوستانایە شغڵی یۆمیایە شغڵی چادرایە عیشەت نابێ خۆڕەتێنە سەر بوستانە عیشەت داوان نابێ شغڵی فێکی هەموو ئەرزانە چە بەلاش تاعبانە تنەیە ئەڤە نە ئەلواین کڕین و فرۆتنا سەوز و مێوەینە بەلکوش بەردووریا ڕێکێ و خرەبیا بارێ ئاوری ئاوەرن شنگال لە نێزیک بیستانên xwe بەرهەمێ خۆت فرۆشن شغلێکی دی نینە ئەمە جەبرم بێن زارۆک هەینایە دوور عائلەتێ منها حمدەلێ سی نەفەریتی دەیە شغلێکی دی نەلوان چادرە دەبێ گەرمێ تشتێک نینە پێی بەعیشی جەبرە مێنە سەر بوستانە هەنێکی خون وەکە هاتە فرۆتن نایە فرۆتن نزیکی 8 ساڵانە ئاوەرن شنگالدناوە کەمپەدە دژن و چاوەڕێی هاریکاریە خێرخواز و ڕێکخراوانە لەو ڕێیا بڕیارداینە کو ئێدی ئەو بخۆ و بڕێکا چاندنێ خۆ و خێزانێ خۆ خوددان بکەن و بەردەوامی بدەنە ژیانە خۆ شێروان قەدر کورسات نیوز کۆمەلگەها شاریە